بینەرانی خۆشەویست، سڵاوێکی گەرمتان پێشکەش لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت سەبارەت بە ڕاپەڕینی خەزەڵوەری 98 شەوی 23 بۆ 24 خەزەڵوەری 1398 کۆمپانیای پشکردنی فراوەردە نەفتیەکانی ئێران ڕایگەیاند کە دووبارە پشکنینی بنزین دەست پێ دەکات و نرخی بنزینی ئازاد لە نزیک 1000 تمەن زیاد دەکرێت بۆ 3000 تمەن. ئەم زیادبوونی لە ناکاوی بنزینە بە تایبەتی کاریگەریکی لەسەر خێزانەکەم داهاتەکان بووە بە جەرەقەیەک بۆ دامەزرانی خۆپیشاندانە فراوانەکان بۆ یاداوەری ئەم ڕووداوە گەورەی مبارەزاتی و لێکۆڵینەوە لەلایەنە جیاوازەکان و ئەزمونونەکانی ئەم شۆڕشە داوامان لە هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی ئەندامی کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران کردووە لەم بەرنامەیە بەشدار بێ و وەڵام بە چەند پرسیارمان سەبارەت بە ئەم بابەتە بداتەوە. هاوڕێ ئەسعەد سڵاوت لێبێ بەخێر بی. سڵاو بۆ ئێوە بینەران خۆشەویست تەلەڤیزیۆن کۆمەڵە، زۆر سپاس. هاوڕێ ئەسعەد بەم پرسیارەوە دەست پێ ئەەکەم کە دەستپێکی ڕاپەڕینی خەزەڵوەری 98 بەشدارەکان، داخوازیەکان و هەڵسوکەوتی ڕژیم بەرامبەر بەم ڕووداوە بۆ ڕوون بکەیتەوە. بەڵێ لە ئابانی 98 کە خۆتیش ئاماژەت پێدا شەوی 23 لەسەر 24 ڕاگەندرا کە قیمەتی بنزین لە 1000 تمەنەوە بۆ 3000 تمەن، یعنی 3 بەرابەر زیاد دەکات. و ئەمە گرانبوونێکی عادی یا ئەوەی کە دەرسەدێک بڕواتە سەریا کە تەئسیر و کاردانەوەیکی لەسەر ژیانی خەڵک نەبێت نەبوو. ئەڵبەتە مەسلەی گرانی بنزین لە کاتێکا بوو کە بەشێکی بەرچاو لە کۆمەڵگای پڕجەمعیەتی ئێران داهاتیان، گوزەرانیان، ژیانیان بەسراوە بە گرانبوون یا هەرزانبوونی بنزینەوە. مەسەڵەن لە سیستمی هاتۆچووە بگرە، لە ڕاندە تاکسیەوە بگرە، لەو کەسانەوە بگرە کە لە ماشین ئستفاداکەن، لەو شوێنانە کە وەکو کارخانە و کارگا و جێگاگەلێکە شوێنە کرێکاریەکانە، هەموو ئەمانە تەئسیراتێکی بەرچاوی لەسەریان دروستە کرد. و ئەوەیش بێژم کە مەسەلە فقط بنزین نەبوو، مەسەلەوە بوو کە کۆمەڵانی خەڵکی ئێران لەژێر فشار و هەڕەشەیە گەلێکا کە جمهوری ئیسلامی بە درێژایی ئەو چەندین ساڵەوە بە تایبەت 4-5 ساڵی ئەخیر لەسەر ژیانیان داینابوو و تەوەڕمێکی زیادە لە حەد کە باڵی کێشابوو بەسەر سفرەوەی ژیانی خەڵکان، نەبوونی هیچ ئازادیکی سیاسی، دەست بەسەرکردنی هەموو ئەو هەڵسوڕاوانەیە کە لە ژێر ناو هەڵسوڕاوی کرێکاری، هەڵسوڕاوی ژنان، هەڵسوڕاوی دانیشتجووی و بەگشتی بە ئیعترازی خۆیان بە ڕژیمی کۆماری ئیسلامی هەوڵیان ئەدا کە ئەو فەزا سیاسیە پڕ لە خەفەقانە بشکێنن. ئەم حرەکەتە بوو بە جەرەقەیەک کە چۆن لە پۆمپ بنزینێکە بە بچووکترین جەرەقە هەموو شتێک ئەڕواتە حەوا وای لێ هات. لە ماوەی چەند سەعاتە دەیان شار ئیزافە بوون بۆ ناڕەزایەتی دەربڕینە. لە ماوەی 48 سەعاتە زیاتر لە 100 شار بەشداریان کرد. و ئەمجار ئەم بەشداریە ئەوە نەبوو کە مەسەڵەن بڵێم کارخانەدارەکان و نازانم ساحێ و مڵکەکان و ساحێ و کەرەسە تەولیدیەکان و ئەمانە بێن ناڕازایەتی دەرببڕن، بەڵکو ئیعترازاتێکە لەوێ سەری هەڵدا و وتم جەرەخەکەی بە گرانبوونی بنزین دەستی پێکرد. ئیعترازاتێک بوو، ناڕزایەتی هەیەک بوو کە پەنگی خواردووە لە دڵی جوانانی بێکارە، لە دڵی کرێکارانێکە کە حەقدەسی چەند مانگیان وەرنەگرت بوو، لە دڵ دانیشتوو گەلێکا کە بەحسی تەفکیکی دانیشگاکان و فشار بۆ سەر دانیشتۆگان و دەسەڵاتدان بە حراستێکی سەر بە وەزارەتی ئیطلاعات لە هەموو دانیشگاکانە و فشار بۆ سەر ژنان لە ئاستێکی بەربڵاوە. و ئەگەر بینەرانی ئەم بەرنامەیە لە بیریان بێ، ئەو کاتە بە کەسانێک هاتن بەناو ئاتەش بە اختیار و ئەوەی کە خۆیان ئەمر بە معروف و نەهی منکر جێبەجێکەن و باسی ئەسید پاشی و باسی هێرش بۆ سەر ژنان و ئەماناتە بەرەو کەمە ژنان و جوانان و تەبەقەی کرێکاری متحد کرد کە
لە بەرانبەر ئەم فشارانە بێنە جواب و مەسلەی ئابووری یان اقتصادی و گرانبوونی بنزین و تەسیری لەسەر سفرەی ژیانی خەڵک هاوکات بوو لەگەڵ ناڕزایەتیکی وەسیعی سیاسیش کە لە جامعە سەری هەڵداوە ڕواڵەتی ئەتانم بێژم ئابانینەوە هەشت ڕواڵەتێکی اقتصادی و هاوکات سیاسیشی بەخۆیەوە گرت. خراپترین بەرخوردەکان لە مێژووی جمهوری ئیسلامیە ئەتانم بێژم لەو کاتا کرا نزیک بە 2 هەفتە زیاتر لە هەفتە نزیک بە 10 ڕۆژ ئینترنت کامل قەتع بوو. هیچ کوێ دنیا خەبەری نەبوو کە جمهوری ئیسلامی لەو دەڕۆژە چه ئتفاقاتێکی وحشتناک و چه جنایەتایەکی لە دژی خەڵکێکی تووڕە و ناڕازی بەم سیاسەتە ئابووری و سیاسی گەلە کە ئەم ڕژیمە فاسدەگرت بوویە بەر ئاگاداری بن. تقریبا ئەتانم بێژم بەشێک لە دنیاش بێتەفاوت بوون بەنسبەتیەوە. ڕژیم لە ناو خیابانەکانە لە ئەسلحەی جەنگی ئیسفادەکە بڕێ لە شارەکانە سند بوو بە مەیانی شەڕ، یعنی بوو بە مەیان شەڕێکی واقعی کە ئەنگار لە وڵاتێکی ترەوە حمڵەیان کردگەسە شارێ و جمهوری ئیسلامی تاقم و هێزە چەکدار و نازانم ئیتلاعاتی و جاسوسەکانی خۆی هەموو بەرەڵا کردووە بۆ ئەوەی کە ئەمانە لەناو بەرن و بەو شێوە دڕندانەیە ڕژیم حمڵەی کردە سەر ئاعترازاتی خەڵک و سەدها کوشتە کە هەتاکو ئێستەیش هەر لەم ماوە ئەگەر لە هەواڵەکان تەلەڤیزیۆن کۆمەڵەوە بڵاو بوو کە لە سەدێکە نزیک بە 70 کەس دەسوپا بەسرا و دۆزراونەتەوە کە بە زینوی فرەدراونەتەوێەوە بەو شێوە جنایەتکارانەیە کوژراون. سەدها کوشتە، چەند هەزار زەخمی و 10,000 بە ئامارگەلی کە تا ئێستا بەردەسە زیاتر لە 10,000 کەس گیرا و ڕەوانەی زیندانەکان کردیا. یعنی شرایەتێکی دروست کرد جمهوری ئیسلامی کە بەشکەم ئەم حەجمە لە وسعەتی ناڕەزایەتی خەڵک بەتایبەت خەڵکێکە وتم ئابانینەوە هەشت یەکی لە خصلەتە بەرچاوەکانی ئەوە بوو کە لە مەحەلات فەقیرنشینە و لە حاشیە شارەکانە و بەتایبەت تەبەقەی کرێکار و جوانان نەخشێکی زۆر بەرچاو جدیان تیا بوو. هەر بۆیە ئەو ترسە بوو هۆیەوەی کە ڕژیمی کۆماری ئیسلامی بیەوێت ئەقدامێکی وا وەحشیگەرانە و زدی ئینسانی ئەنجام بات کە بەڵکو بتوانێت ئەو ئەترازاتە خەفەت بکات. بەڵێ هاوڕێ ئەسعەد پیشزەمینەی سیاسی ئابووری و کۆمەڵایەتی خەزەڵوەرینەوە هەشت چۆن بوون؟ لە بوار اقتصادی و دیارە شارەم پێکرد تەوەڕمێکە لە سەروی لە 140 بوو شکانی قیمەتی پوڵی ئەوەی کە پێ دەڵێن پوڵی ملی یا پوڵی ئێران یا تمەن خصوصی سازیکی لە ڕادە بەدەر بە شێوەیەکی زۆر بە ئیسلاح فاسد و بە شێوەیەکی زۆر جنایەتکارانە کە بووە هۆی بێکاربوونی ژمارەیەکی زۆر بەرچاو لە جوانان و کرێکاران و ناردنەوەیان بۆ ماڵ بەبێ ئەوەی کە هیچ ئیمکان و دەسڕەسییان بێت کە ژیانی خۆیان تەمین بکەن. حەسف یارانەکان و بەگشتی هاتنە خوارەوەی قودرەتی خەریدی خەڵک وای کرد کە وێسلاح ئەو زەمینە اقتصادیە بەبار بێت لە بوار اجتماعیە و یان لە بواری کۆمەڵایەتیە و هەژاری و خەڵک لەلایەکە و سفرەی بەتاڵ گرانی وتم تەوەڕم 40% لەولاو دروستکردن شارەگەر لاکچری گران سەرهەڵدان تەیفێک لە ئاغازادەکان کە گیفانیان بە هیچ تێپەڕ نابوو بە ئێستا دانەدانە کە ناویان لێ بدرێ ئێستا لە اختلافاتی ناو خۆیانە باس لە یەکترین ئەکەن معلومە ئەمانە بە 1000 ملیارد بە ئەسڵ ڕقەمگەلێکی زۆر نجومی وایان کردووە کە
دەرکەوێت کە بەڕاستی اختلاف تەبەقاتی کە ئەو کاتە لە نێوان خەڵکە سیستمی خۆیانە دروستیان کرد بوو خەریکون کۆمەلگای ئێرانیان بەرەو بەڕبەڕیەتێک ئەبرد کە خەڵک تەنانەت بۆ پێیاکردن تیکەنان سەر تیکەنانێکی خاڵی سەرسفرەکەی توش چالش و توش زەحمەتێکی زۆر بێت وتم فساد و بێعەداڵەتێکیش کە ئەمانە دروستیان کردو شرایەتێکی خەفەقانی دروست کرد بوو شرایەتێکی دروست کرد بوو کە ڕژیم هەوڵی ئەدات ئەم برسیەتیە ئەم هەژاریە کە بەسەر خەڵکا سەپاندوویە لە ئەمرازی سەرکوتی خۆشی لە دژی خەڵک ئیسپادە بکات و ناوەناوە دیان لە خەڵک تیژە بکات خەڵک بگرێ ئیعدام کات زیندانی درێژماوە بات دانیشتووەکان لە زیندان دەرکات فعالیەتیان مەحدودە بکات فشار بێرێ بۆ سەر ژنان و ئیجازە نەدات کە لە هیچ چەشنە ئازادی کەڵک وەربگرن هەموو ئەمانە چ لە بواری اقتصادیە و چ لە بوار اجتماعیە و لە چه بوار سیاسیە و ئەو هۆکارانە بوون کە بوو بە هۆی ئەو سەرهەڵدانە و بەو شێوە ئەتوانم بێژم مەسەن ڕژیمی کۆماری ئیسلامی توو شۆکێکی گەورە کرد. بەڵێ هاوڕێ ئەسعەد تایبەتمەندیەکان و دەستکەوتەکانی ڕاپەڕینی 98 چی بوون؟ یەکێ لە ئەساسیترین شتەکانی کە ئاماژم پێدا بە نەزەرم ڕادیکالیزمێک بوو کە خەڵک شعاریاندا ئەزانی ڕادیکالیزم مەبەستم چێ مەبەستمەوەیە کە لەمە بە دواییتر یان لەو ئەعترازاتە مردم شعارگەل سەتحیان نەدا بەڵکو دەستیان ڕاستەوخۆ دەستیان برد بۆ ڕیشەگەل ئەم ڕژیمە دەستیان برد بۆ ئەو شتانەی کە پێشتر بۆ نمونە خواستەکان سنفی بوو یان خواستەکان بۆ نمونە لە دانشگاکانە یان لە ئەسناف جۆر بە جۆرە خواستایەکی مەحدود بوو بەڵام ئەم جارە دەست برابوو بۆ ڕیشەی کۆماری ئیسلامی ئەم جارە بەحسیەوە نەبوو کە مەسەڵان فڵان چ زیاگەن فڵان چ کەم بکەن بەحسەوە بوو کە ئەم ڕژیمە دەبێ بڕوە جنایەت دەبێ کۆتایی پێبێ گرتن و زیندانە و برسی ڕاگرتنی خەڵک دەبێ کۆتایی پێبێت و ئەمە ئەتانم بێژم ڕادیکالیزمێکی لە دەورێکی تازە لە دەوری تازە مبارزاتی خەڵک لە ئێرانە ڕادیکالیزمێک بە نسبەت مبارزە لە دژی جمهوری ئیسلامیە و سەری هەڵدا یەکێتر لە خصوصیاتەکەی ئەوە بوو کە تەبەقاتی بوو تەبەقاتی بۆ معناکەوتم خەڵکی هەژار و کەم دەرامەت خەڵکی کرێکار لە کەمتر لە 48 سەعاتە لە 100 شارە ڕژیمیان فەلەج کرد یان ڕژیم نێزانین بڕوا لەکوێ سەرکوتکە هەر بۆیە بەو شێوە دڕندانەیە هەوڵیاندا لە بە سەریعترین کات بەڵکەم بتوانن تەسیر دابن و بەڵکەم بتوان خەفەقانێک بەسەر خەڵکا داسەپێنن کە واز لە اعترازات بێنن بەڵام جورئەتێک کە خەڵک پێیان کردو و ئەوەیش بوو بە یەکێ لە دەرسەکان عەلا ڕەغمی هەموو ئەو سەرکوتانەی کە بوو خەڵک جەریئترە بوو خەڵک بە دانی چەند هەزار گیانبەخت کردو بە دانی هەزاران زەخمی و 10,000 زیندانی سیاسی کە لە ڕژیم نردیە ناو زیندانەکانی خۆیەوە بە خراپترین شێوە لەگەڵیان هەڵسوکەوتی کرد نەک نەیتوانی خەڵک بترسێ بەڵکو خەڵکی جەریئتر کرد و ئەمە بوو بە ئەزمونێک یا بوو بە هەوێنێک کە ئێمە ڕنگدانەوەکەیمان لە شۆڕەشی ژنجیان ئازادیە بینی وەزانیمان کە تەئسیراتێکە ئابانینەوە هەشت داینا لەسەر جنبشی حەقخوازانە جنبشی عەداڵەت خوازانە و جنبشی بەرابەری تەڵەبی و جنبشێکە دەڵێت جمهوری ئیسلامی دەبێ بڕوات و خەڵکی ئێران شایانی ژیانێکی ئازاد و بەرابەرن شایانی ژیانێکن کە برسیەتی و هەژاری لە وڵاتێکی وا دەوڵەمەنە قابل قبول نییە بۆیان و ئەم دەرسێدا پێیان و
بەڵام ئەگەر من بمەوێت لە یەک جمڵا بێژم بەڕاستی دەڵێم دەرسێکە ئەترازاتی ئابانی 1970 لێوەربگرینەوە بووکەیتر ئەمجار دەست نەبرا بۆ هیچ شاخێک لە جمهوری ئیسلامی بەڵکو لە ڕیشەی جمهوری ئیسلامی درا و ئەو شعارێکە ئیسلاح تەڵەب ئوسولگەرە دیگە تەموم شد ماجرا لەویە بە واقع خۆی نیشاندا کە ئیتر جمهوری ئیسلامی ناتوانێت لە خاتەمی و لە جناحی ئیسلاح خواز بۆ ناردەماڵەوەی خەڵک استفادە دەکات و یا بۆ لە باربردنی مبارزاتی ئەوان کەڵکی لێوەربگری. بەڵێ دەستۆ خۆش بە هاوڕێ ئەسعەد. هاوڕێ ئەسعەد، کاریگەری ڕاپەڕینی خەزەڵوەری 98 لەسەر کۆمەڵگا و لەسەر شۆڕشی ژنجیان ئازادی بەڕای ئێوە چۆن دەبینن؟ ئابان 98 لە ڕوانگەی منە و مەدرسەیەک بوو بۆ شۆڕشی ژنجیان ئازادی. لەوێ ترسەکان شکا بوو، لەوێ خەڵک و جوانان و ئەو کەسانەی کە بە ئەم ڕژیمە جنایەتکارە معتەرز بوون تەجروبەیان پێیا کرد بوو. تەجروبەکەی خۆیانیان بە نەسڵی تازە کە لە 1400ەکە ڕوبەڕووی ڕژیم بوو بە شعاری ژنجیان ئازادیە و ئەو تەجروبەی خۆی انتقالدا بەوان. لەوێ ئەو کاتە وتم نزیک 2 هەفتە توانیان ئینترنت قەتکەن، بەڵام ئەم جارە بە ڕەوشکەلێک کە نەسڵی جوان و جوانانی معتەرز بە کۆماری ئیسلامی توانیان سازمانی بدەن، ئەم جارە نەیتوانی سەرکوتەکان کوردستانی نەتوانی بشارێتەوە، سەرکوتەکانی زایدانی نەتوانی بشارێتەوە، سەرکوت باقی شارەکان تر وە هێرش بۆ سەر جەماوەری ناڕازی نەتوانی بشارێتەوە. ئەو تەنانەت نەیتوانی مەسەڵەن هونەرمەندگەلێک لە قاڵبگەل جۆر بە جۆرە کە اعترازیان بەم جنایەتکارگەلا کرد تەنانەت تا لەحزەی گرتنیان مۆبایلەکانیان بە لایڤ ڕۆشن بووە بینراوە خەڵک پشتیوانی لیان کرد. جمهوری ئیسلامی تەنانەت نەیتانی بەڕەحەتی لەمە بەدووە دەست ببات بۆ ئیعدامی وەسیع و دەست ببات بۆ ئەو کارانەوە بە جەریمەگەلی سەنگین و بە فشارهێنانی زۆر هەوڵیدا کە گیفان خۆیان و ئاقازادەکانیان و ئۆرگانە سەرکوتکەرەکانی بە ئەو جەریمەگەلە پڕۆ بکەن. کەوابوو ئەم ئەزمونانە کە ئابانەوە هەشت هەیبوو کاردانەوە و تەسیرە مستەقیمەکان و ڕاستەوخۆگانی مانێمەتوانی لە شۆڕشی ژنجیان ئازادیە ببینین و دیسان لە شۆڕشی ژنجیان ئازادیە عەلا ڕەغمی هەموو تەلاشێکی ڕژیم چە لە ناوخۆی و چە کەسانێکە لە ژێر ناوە پۆزیسیۆنگەلێکی کارتۆنیە هەوڵ ئەدەن ئەم ڕژیمە لە هەر قاڵبێکە هەست لاوی بۆ بکەن لە دەرەوە، کاری بۆ بکەن، تەلاشی بۆ بکەن، بەشکەم ڕای بگرن، سەرۆگوێ بگرن، شاخگانی نازانم ئەملا ئۆلاپێکەن، کەسانی معتەدل بە قەڵ خۆیان بێنە سەرکارەوەمانە نەیانتوانی لەو بارە موافق بن و ئەوە عمقێکی تەبەقاتی بوو کە شۆڕشی ژنجیان ئازادی هەیبوو. این تواشە لە هاتنە سەر شقامی خەڵکە لە هەموو شارەکان بەتایبەت لە شارەکانی کوردستانە ئەوەی کە زۆر بەرچاو ئێمە بینیمان ئەو بوو کە خەڵک مەسئلەی بێجگە لە ئازادی مەسئلەی نانی هەبوو، مەسئلەی مەسکەنی هەبوو، مەسئلەی ڕفاهی کۆمەڵایەتی هەبوو، مەسئلەی تەحسیڵی مناڵەکانی و بێداشت و دەرمانی هەبوو و ئەمانە ئەو شتانە وتم کە ڕیشەکان جمهوری ئیسلامی هەڵکۆڵیوە فشارێکی زیاد لە حەدی بۆ کۆماری ئیسلامی هێناوە و ئەمەیە کە ڕژیمی وادار کردووە کە بەو شێوە وەحشیانەیە تەلاش بکات کە ئەم ناڕەزایەتی گەلە کنترۆڵ بکات. بەڵام خۆشبەختانە ئەساسی ترین شت لە بڕوانگەی منە و تەغیر یان گۆڕینی تەوازنی نێوان خەڵک و دەسەڵاتە یان خەڵک و کۆماری ئیسلامیە، تەوازنێکە لە شۆڕشی ژنجیان ئازادیە ئەوەی کە بینیمان ئەوەی کە وازەح بوو ئەم جمڵەیە بە نەزەر من.
ئەوی شەوەیەکە کۆماری ئیسلامی نزیک بە 50 ساڵان تەلاش ئەکات کە لە کەلێنگەلێکی نەتەوایەتی و ملی، لە کەلێنگەلێکی جنسی و جنسیەتی، لە کەلێنگەلێکی تەبەخاتی و لە کەلێنگەلێکە قابل ئیسفادەست بۆی بۆ ئەوەی کە دەسەڵاتی خۆی زیاتر پەرەبێ بدات و زیاتر سەرکوت بکات بە عومقێکی تەبەخاتی کە ئەم اعترازاتە هەیبووە کۆماری ئیسلامی شکستی خوارد لەو بوارەوە تەوازنی قووا یان تەرازوی هێز بە زەرەری شکاوە. بەڵێ هاوڕێ ئەسعاد دەستان خۆش بێ بە بڕوای ئێوە دەستکەوت و ئەزمونونەکانی 98 چۆن دەکرێت لە شۆڕژەکانی داهاتواندا بەکار بهێنرێت؟ وتم ئابانی 98 واقعەیەکی عادی نەبوو، فێرگەیەک و ئامۆزشگایەکی گەورەی کۆمەڵایەتی بوو بۆ کۆمەڵانی خەڵکی ئێران، بۆ کەسانەی کە نایەنەوێت لەژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیە ژیان بکەن و ئەیانەوێت ئەم ڕژیمە بڕوات. ئابان نیشانیدا کە احترازات واقعی لە محلات فەقیرنشین و لەو شوێنانەی کە کرێکاران هەموو ڕۆژێ بۆ پەیاکردنی نانی سەر سفرەی خۆیان و خانەوادەکانیان دەبێ بڕۆن هێزی کاری خۆیان بفرۆشن، دەبێ بڕۆن کاری تااقەت پڕۆکێن بکەن، دەبێ بڕۆن علیاڕەغمی ئەوەی کە کار ئەکەن، علیاڕەغمی ئەوەی کە فشاریان لەسەرا، علیاڕەغمی ئەوەی کە بە خراپترین هەڵس و کەوت و حەقدەستە و خەریکین کارەکەن، بەڵام هاوکات خەباتیش بکەن بۆ ئەوەی کە ئەو حەقدەستی شەکە لەو ئاست و لەو ڕادایە بەدەستی بێرن. و هەروەها لە ئابانەوە هەشتا نیشاندرا کە ڕەوشی مبارزە لە ئەترازاتی متمەرکزە و بۆ نمونە لە مرکزی شارەکانەوە گواستراوەتەوە بۆ ئەترازاتێکی غێرە متمەرکز، ئەترازاتێکە هەڵسوڕاوان و بەڕێوبەرانی ئەو ئەترازاتە لە پەیوەندیگەلێکە کە هەیەە بەیەکە و لە ارتباتاتێکە کە هەیەە بەیەکە و بە سورعەت شوێن ئەگۆڕن، جێگە ئەگۆڕن، شار ئەگۆڕن. لە بیرمانە کاتێکە کۆماری ئیسلامی هێزی نرد بۆ سەر کوردستان بۆ سەرکوتی زۆرتر، بەشێکی زۆر لە هەڵسوڕاوانی ئەو ئەترازاتە داوایان لە خەڵکی شارەکان خۆیان ئەگر کە بێنە دەرەوە ئێعترازکەن، نەهێڵن کوردستان تەنیا بێ، نەهێڵن سیستان و بەلوچستان تەنیا بێ، نەهێڵن زایدان تەنیا بێ، نەهێڵن فلانە شار تەنیا بێ، مەجال مەدەن کە هێزەکان ڕژیم ئیسراحەت بکەن. یعنی ئەو کاتە زۆرێک لە هەڵسوڕاوان، زۆرێک لەو کەسانەی کە پەیوەندیان ئەگەر ئەیانوت ئەسەنەوە هێزێک کە هێناویانە بۆ سەرکوت، ئەگەر چەند ڕۆژێتر ئدامە بێ وێرانە بن، تێک ئەشکێن، ئیتر نەخەویان ماگە، نە ئەتوانن خۆراکێک بە ڕێکۆپێکی بخۆن، هەموویانیان بەرەڵا کردووە و ناوەوە وتیانە بە هەر شێوەیەکە بۆتان ئەکرێت بەر بەو ئەترازاتە بگرن و هێرشکەنە سەر خەڵک. و شەبەکەسازی ئەم شەبەکەسازیگە لە بەڕاستی وای کرد بوو کە بوو بە دەرسێکی تازە لە خەباتی خەڵک لە دژی کۆماری ئیسلامیە و بە نەزەرم ئابانینەوە هەشت بوو بە پردێک یا بوو بە پەیوەندیەک بۆ نێوان نەسلی خۆی لەگەڵ شۆڕشی ژنجیان ئازادیە. وڵا دەستان خۆش پێماندوو نەبن. هاوڕێ ئەسعەد پرسیارەکانم تەواو بوون. ئەگەر دەتانەوێت لە کۆتایی بەرنامەکە ئاماژە بە قسەیەکی نەوتراو بکەن فەرموون. بە باوەڕی من وەکوتم خەڵک تا تێنە بەرەو مبارزاتی خۆیان زیاتر سازمانەدەن، زیاتر هەر میزانێک کە ڕژیمی کۆماری ئیسلامی لە حاڵ حازرە تەنیادام و دەستگای سەرکوتی بەدەستەوە ماوە. هێنت تواشاکەن نا ئەو هێزە نیابەتیگەلە کە هەیبوو بۆ شێوە ئفتزاحە بەرخۆردیان پێکرا و نەیتانی هیچ کارێک بکە. هەموو ئەو سەرانەی خۆیان ئەو ببورن، ئەو فەرماندەگەریە کە ساڵها بوو لە تەرێق ئەوانە و خەڵکی تووڕە و ناڕازی هەڕەشەی لێ ئەکرا و هەڕەشەی ئەوەیان ناکرد کە ئەوان لە شەڕ بوون و ئەمەیان کردووە ئەویان کردووەوە ئەیانەوێ بە لەوە ئیسفادەکەن بۆ
سەرکوتی خەڵکی ناڕازی و تووڕا هەمویان لە چەند دقیقەیەکە بۆ شێوە افتزاح لە ناو ماڵەکانیانە بە دەرەکواسڵ بوون و لە شەڕێکی 12 ڕۆژە کە بینیمان کۆماری ئیسلامی لە مقابڵ ئیسرائیلە کردیان بەیەکە و بینیمان کە ئەم ڕژیمانە هیچ شتێک بەناو ئەخلاق و پرنسیپ و ئینسانیەت و هیچ کام لەمانە لە بەرچاویان نییە ئەوان تەنیا مەنافعی خۆیانیان لە بەرچاوە ئیسرائیل ئەگەر هێرشە کاتە سەر کۆماری ئیسلامی فقط و فقط بۆ پاراستنی مەنافعی خۆیە نەها لەفکر خەڵکی ئێرانە ها لەفکر ئازادی خەڵکی ئێرانە نەها لەفکر لابردنی کۆماری ئیسلامیایی درخۆ خۆیان بە عەلەنیەیان وەتیترەوە نەمانویستووە کێ لابین ویستومانە کێ لابین نەمانویستووە کێ بکوژین ویستومانە کێ بکوژین و لە مقابڵیشا کۆماری ئیسلامی بە بوحرانێکی زۆر عەمیق لە ناو هێزەکان خۆیان دەری خستکە بەڕاستی تێکشکاوە و ئەمە سەمەرەی نە حمڵەی ئیسرائیلە و نە سەمەرەی حمڵەی ئەمریکاس و نە سەمەرەی ئەو هەڕەشە و گڕەشانەیە کە ئەمانە لیانەکەن بەڵکو ئەمە سەمەرەی خەباتێکی یەکگرتوانەی خەڵکە کە لە تۆپەکەی خۆیان ئابانینەوە هەشتا بینێ و لە تۆپی تەجربەی خۆیانەوە لە بانترین ئاستی تەجربەی خۆیان شۆڕشی ژنجیان ئازادیە بین کەوا بوو من زۆر گەشببینم بەوەی کە داهاتووی خەباتی خەڵکی ئێران داهاتووی مبارزە لەگەڵ کۆماری ئیسلامی زۆر ڕۆشنە و ئێمە لەگەڵ خەڵکێکی وریا ڕوبەڕووین کە پشت نابەسن بە هیچ هێزێکی دەرەکی پیانوانیە ئازادی بە تانگ و بە موشک و بە تۆپ تێبۆیان بەڵکو ئازادی تەنیا لەو ڕێگە و کە بە واقع خەڵکی ئێران پێگەیشتووە کە بات لە ڕیشەی کۆماری ئیسلامی و ژیانێکی باش بۆ نەسڵەکانی داهاتووی خۆی دروست بکات و ئەمڕۆیش بتوانێت ژیانێکی باش بەڕێوە ببات تەنیا ڕێگە ئەوەیە و ئێمە هیوامان ئەوەیە کە ئەو مبارزە هەرچێ زووتر سەر بکەوێت و خۆمان وەکو کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران بە پشتیوان و هاوپشتی ئەو جەهەتە ئەزانین لە کۆتایی ئاسپاسی ئێوەشەکەم و قسەیگم نەماوم. دەستان خۆش بێ هاوڕێ ئەسعەد سپاس بۆ بەشداریتان ماندوو نەبن. سپاس بۆ ئێوە و سپاس بۆ بینەرانیش کە کاتیان بەخشی بم بەرنامە. زۆر سپاس ماندوو نەبی. بەڵێ بینەرانی خۆشەویست سپاس کە بینەرمان بوون. سەرنجتان بۆ درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕادەکێشم.